ئەو مەبەستە کۆ ببنەوە. لەلایشترەوە ئەمڕۆ ئەحمەد جەرباسەرۆکی ئیتلافی ئۆپۆزیسیۆنی سووریا گەیشتە هەولێر و لە پیرمام لەگەڵ مەسعود بارزانی کۆبەوە بە گوێرەی سەرچاوە ڕۆژنامەوانەکانیش ئامانجی سەردانەکەی جەربا بۆ گفتوگۆکردنە دەربارەی بەشداریکردنی کورد لە کۆنگرەی جنێڤ و تاوتێکردنی ڕەوشی کورد لە سووریا. بۆچی کوردەکانی خۆراوە ڕێک ناکەون و کێشە سەرەکیەکانیان چین؟ ئایا ڕێککەوتنی لایەنەکان پەیوەندی بە ملانی ناوخۆیەکانەوە هەیە یا خۆ شتێکی دیکە؟ ئەمڕۆ لە هەر کاتێک زیاتر پێویستیان بە یەکدەنجی و یەکهەڵوێستی هەیە. ئەگەر ئێستا ڕێک نەکەون لە داهاتوودا چۆن ڕێگەکەون؟ بۆ شرۆڤەکردنی ئەم بابەتە میوانداری بەڕێز هۆزان ئەفرینی چاودێری ڕەوشی خۆراوەمان کردووە. کاک هۆزان بەخێر بێت. زۆر سپاس. کاک هۆزان، کوردانی خۆراوە بۆچی ڕێک ناکەون؟ کێشەیان چییە؟ بڕاستی کێشەی ئێمە ئەوەیە کە دوو ئەنجومەن هەنا، ئەنجومەنی ڕۆژاوایی کوردستان و ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا. هەردوو ئەنجومەن وەکو دوو جەمسەر لە ڕۆژاوایی کوردستان هەنا، بەڵام بۆچی دوو ئەنجومەن؟ جارێ با لەوە دەست پێ بکەین. ئەزانم ئێستا لەبەر ئەوەی ئەنجومەنێک لە ناو واقعی ڕۆژاوایی کوردستان وەکو ئەنجومەنی گەلی ڕۆژاوایی کوردستان هەیە، ئەنجومەنێک لە دەروەی ڕۆژاوایی کوردستان هەیە لە هەریمی کوردستانن. ینی لەوێنە ئەوە ئەبێ بە هۆکاری کە ئەوە ڕێ نەکەون تا ئێستا لەسەر ئیش و کارێکی کە خزمەتی ڕۆژاوایی کوردستان بکرێت لەوە ئەردی واقع. بۆیە ئەمڕۆ کە لە هەولێر گەشتنە لای یەک و دانوستانە هەیە بۆ ئەوەی کە هەوڵ بدەن تەنها بوو مەسلەی جنێوە، یعنی بوو مەسلەی جنێوی دووهەمە. ئەمە وەکو دیکە بڕاستی وەکو چۆن کاتی خۆ پار، يعني لسر ڕێککەوتنەمەیەکی کە دەسای باڵای کورد دامەزرا، بەڵام لە ئەردڵ واقع یەکسەر تێکیاندا بە هاتنی دوای ئەوە یەکسەر داود ئوغڵۆ هات بوو هەولێر و یەکەمین پێشلکاری کە لە دژی دەستای باڵای کورد و ئەتیفاقی هەولێر بوو هەر ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا و بەرادەرانی پارتی دیموکراتی کوردستان بوون. لەبەرەوەی یەکسەر ئەنجومەنی گەلی ڕۆژاوایی کوردستان بجێهێشتن بەشێک لە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا بردن بۆ لای داود ئوغڵۆ و دانیشتوون لەگەڵ داود ئوغڵۆ کردن. خۆی ئەبێ دەستای باڵای کورد لەگەڵ داود ئوغڵۆ دانیشتە، نەکو چەند کەسێکی کە بێ بنگەهن لە ڕۆژاوایی کوردستان کە هیچ ئێنابەریان نییە. ناڵی ئەمانە ئەنجومەنێکن لە خۆراوی کوردستان بۆ مافیەوەیان نەبێ دانیشن. خۆی لە واقعەکەنی خۆی لە واقعمە مەسەلەی سیاسیە، ئەجنیدەی سیاسیە. لەبەر ئەوەی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا خۆی زیاتر نزیکی هەولێرە، نزیکی پارتی دیموکراتی کوردستان. ئەو ئەنجومەنە بارگاکەی لە شوێن دانیشنەمانە؟ ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا سەرکردەکانی لە سلێمانی و لە هەولێر. ئێستا ئەوەی سلێمانیش بەشێکیان چوونە بۆ هەولێر، کاک حەمید دەرویشی ئێستا تقریبا پەیوەندی کرد بە هەولێر، وازی لە سلێمانی هێنا. ئێستا ینی لە هەولێر ئەوان تقریبا دانیشن بۆ ئەستەمبول دانیشن، بۆ ناسنەوە خۆراوی کوردستان دانیشن هەمیان. خۆی ئەگەر لە ڕۆژاوایی کوردستان ئەبێ تەضحیە بدەن، ئەبێ فەدەکاری بکەن، ئەبێ بەشداری شورش ببن. ئەوەنجی تا ئێستا فێر نەبوونە کە بەشداری شورش بن لە ئەردڵ واقع. بڕاستی یانی نەکو مەسەلاوە. ئێستا ئەنجومەنی گەلی ڕۆژاوایی کوردستان 3 ساڵە لەنەو ئەردڵ واقع بەرگری دەکا، مناڵەکانی لەنەو شورشن شەر دەکەن. هەروەها مناڵەکانی ئەنجومەنی نیشتیمانی کورد سووریا بەشێکیان هەیە لەنەو شورش. ئێستا حیزبەکانی ئەوەن ئەتوانە نیوەی حیزبەکان لەگەڵ ئەنجومەنی گەل بەشدارن، بەڵام چی ئەوەنەی کە ناو ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا لەگەڵ ئەنجومەنی گەل بەشدارن سانسۆر لەسەر ئەوان هەیە، لەسەر خەباتی ئەوان هەیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە. بەڵام ئەمە تاکەی ئەم سانسۆر و تاکەی ئەم کێشانە بۆ ڕێک نەکەوتنەکان تەنیان یاخود کۆکردنەوەی کوردی خۆراوە هەردوو ئەنجومەنەکە لە پێناوی بەشداریکردن بێ بە یەکشان بە یەک وەفد لە کۆنگرەی جنێڤ دوو بۆ هەتاهتایی نەبی بۆ کۆتایی پێێنانی کێشەکانی کورد نەبێت لە خۆراوی کوردستان. ئەتوانم بڵێم ئەم کوبنەوەی چەند ڕۆژێک لەگەڵ سەرۆکی هەرێم ئەگەر لە ئەردڵ واقع جبجە ببێ شتێکی باشە، لەبەر ئەوەی بڕیار داون کە بە یەک وەفد بەشدار بن. ئەگەر لایانی نیودەوڵەتی کۆمەلگەی نیودەوڵەتی قبول بکەن کە بە یەک ئەو، چونکە ئێستا هەندی ئەجنیدەی نیودەوڵەتی هەیە پێیان وایە تەنها عەرەب ئۆپۆزیسیۆنی عەرەبی هەموو یەک بێ
بەشداری ئەوەی جونێو بێ و لەگەڵ ڕژیم جیاواز بێ یعنی ڕژیم هەبێ و ئۆپۆزیسیۆن هەبێ دوو لە ئەمریکیان ڕژیمێکیان ئۆپۆزیسیۆن کوردەکان لە ناو بێ ئەگەر بەو شوەی بێ ئەما من ئەڵێم ئەما وەکو کۆتاییەک لە دژی کووردە وەکو ئەوەی دووبارەکردنی لۆزانی جاران کە چۆن لە لۆزان لە 1923 کە مەسلەی لە دژی قەزی کوردی دوژی کورد بوو ماعەتی سیڤەر تێکیاندا ئێستش ئەما لە ڕۆژاوای کوردستان بەڕێوەبەریتی حکوومەتێکی موقت هەیە بۆ ئەوەی تێکدانی ئەو حکوومەتە تورکیا هەوڵێکی زۆردا تورکیا تەنازل هەندی تەنازل بۆ هەموو لایەک کرد تاکو بۆ حکوومەتی هەرێمیژی کرد لە پێناوی چی لە پێناوی کە ئەوەی حکوومەتی هەرێمیش بخەر پاڵخۆ لە دژی حکوومەتی ڕۆژاوای کوردستان یعنی حکوومەتی ڕۆژاوای کوردستان وای لە تورکیا کرد تەنازل بۆ ئیران بکە یەکسەر داوود ئۆغڵو بۆ ئیران وتی ئێمە پێمان خۆشە لەگەڵ ئیرانێکی بەهێز لە ناوچەدا پەیوەندیمان هەبێ قەتەر بۆ ئیران ئەڵێ پێمان خۆشە ئیرانێکی بەهێز هەبێ کەواتە ئیران و رووسیا ئێستا بوونە خۆشەویستی تورکیا و ئەو لایەنی ئێمەی کورد کە تا دوونی دژەیەتی رووسیا دەکردن یعنی بوون منە لە ئەنجومەنی نیشتمانی کورد لە سووریا لە دژی پەیەدە بوون دیاگوتە پەیەدە لەگەڵ رووسیاژی لەگەڵ ڕژیمە قوتبی ڕژیمە چەمسەری ڕژیمە ئەوەن خۆیان منافەسەی پەیەدە دەکەن کە چۆن لەگەڵ ئیران و لەگەڵ رووسیا عیلاقە ببەستن يعني كواتا أنجماني رجاوي كردستان لسر أرض الواقع هذه هري لبرشاو أويا وهندك الحزب كاني أنجماني نجتماني كرد لقالن أما واكا كأمره أو وفديك بتشبوه جنيو يك ريجيبه أجر يك رجينا به كرد هرسينه لرجاوي كردستان لو كونغري جنيو تا أمروش رجنا كوتبون تا ئەمڕۆ ئەتوانم بڵێم ڕێککەوتنە بەڵام ڕێککەوتنێکی بە تەوەتەوەی نەبووە بوو لەبەرەوەی یەکسەر سەرۆکی معارەزەی سووری داود ئۆغڵو و برز ئەردوغان یەکسەر ناردن بوو هەرمی کوردستان بۆ ئەوەی تێکدانی ئەو یعنی بوو تێکدان نەکو بۆ لە هەموو هەوڵەکان بەگومانن هەوڵەکان بوو ئەوەی کە ئەو حکوومەتی ڕۆژاوای کوردستان بەسەر نەکەوێ ئەمان باشە زۆر کەسای پایەدە سەبەبە منیژی همونا أظن باشا بهذا سببه جماعتي انجمن اجتماعي كرد سوريا شيء أبي لأو وعندي تلفزيون روداو أخباري خوانها ألين هذا بهذا باشا كاكا كالحزار وناسدو حفتاه كالليرة حكم ذاتي كتركيا دجيتي كر أو كات بهذا هبو نبو الرادوي دنجي كرد لبنجو حوت لقاهرة لسدمي جمال عبد الناصر تركيا هرشي لي كرد بهذا هبو بهذا نبو اتفاقي لوزاني يكم بهذا هبو بهذا نبو چی هبو اكن سي بهذا كاكا بهذا چی بهذا حكومتي طبعا بهذا انجمنكي عراق قبول ناكاتو امدنيه بشداران پێ بکات لەو ئەنجومەنی خۆبەڕێوەبردنەی لە خۆراوە هەیە خوي حدو انجمان بشدار بون لسرته حدو انجمان بشدار بون حدو انجمان كوميتيك بيكاني بو او حكومته بلام لكاتي خريق بون اعلان بكن يكسر تركيا فشاري خست لسر معارضي سوري لسر ائتلاف الاجتماعي سوريا كيكسر بانجي انجمن الاجتماعي كرد سوريا بكن بالريجي هوليروا وبرديان بو اسطنبول يكسر كرسي بو اندانان يانزا كرسي قوتين كاور ايوا يانزا كرسي خلقي كنا خلقي قامشتونا عفرين 1 مليون كسا نونري تينيا كوباني حفظت حزر كسا نونري تينيا يعني تنها اواني الانجمن الاجتماعي كرد سوريا تنها خلقي قامشتونا تنها خلقي عفرينين خلقي كوباني يك داناتين خلقي حلبتينين يعني ام دياكاريه لسر اسي ناوچەکان بۆچی لە پێناویی كبيان بۆچی خەڵکی قامش لێ بن و دانیشتن لە ئەنجومەنەکە و دەستنە ئەستەمبۆڵ بەڵام خەڵکی عفرینیتیان یان شوێنەکانی دیکەی لەبەرەوەی ئەنجومەنی نیشتمانی کورد سووریا تەنها قامشلووە لە عفرین نییە لە کوبانێ نییە لە حەڵەب نییە لە دمەشق نییە هەنا چەند کەسێکن يعني بێگەی شعبی ئەم دابەشبوونە جوگرافیە بۆچی لە خۆراوە بۆچی کورد لەوێت دابەش بۆ بەم شێوەیە خۆی ئەوان خۆیان ئەنجومەنی نیشتمانی کورد لە سووریا خۆی لە ئەسی خۆی هەر لە دەسای باڵای کورجی 5 نونەریان هەیە هەر 5 قامشتونە یا عفرین تێنیە یە کوبانی تێنێ ئەوە ئێوە کێشەکەتان ئەوەیە خەڵکی عفرینن کێشەکەتان ئەوەیە ئەنجومەنی گەلی ڕۆژاوی کوردستان بەعکسی ئەوەنە ئەنجومەنی گەلی کوردستان لە عفرین هەیە لە کوبانی هەیە لە کوردی شام هەیە لە کوردی قامشتو هەیە لە هەمیان هەیە ئێستا من بوو دەبێژم 11 نونەری حزبی ئەنجومەنی نیشتمانی کورد هەرێمی کوردستانە هەمیان خەڵکی قامشلو و جزیرەنە یەک کەس عفرین و کوبانی تەنهای پەیەدێ خەڵکی عفرینن
ئەمە ڕاستیەکانی ینی خۆیان ئەنجومەنی نیشتیمانیی کوردی سووریا خۆیان خەبات بوو خۆی تەس کردووە خۆیان تەنها لە هوتێلەکانی هەولێر و سلێمانی پێیان خۆشە دانشن یعنی لەوێ شوڕەش نێتوانن بکەن مە بەحەقەت ئەڵێم من بوو تاریخ ئەڵێم من پشتگیری پەیدە ناکەم تۆ لەگەڵ کامیانێ من بێلایەنم من پشتگیری پەیدە ناکەم من وەکو چاودێرەک من بۆ دیرۆک بۆ مێژوو قساکەم بۆ ئەوەی دەنگی من لە بوو دیرۆک بمێنێتەوە کیچی ئەکێ هەڕەشە لە من دەکەن چی دەکەن من کێشەم نییە کێشەی من ئەوەیە حەقیقەت ئەڵێم من ڕاستیەکان لەبیر ناکەم ڕاستی ئەڵێم ئەمەش لە تاریخ بۆ من ئەڵێ هۆزان عفرینی کاتی خۆشتی وای گوتووە حەقیقەتی ئەوەیە یعنی ئەمانە حەزیان لە خەبات نییە حەزیان لە تێکوشان نییە تەنها گیرفان و شتی خۆیان پڕ بکەن لە هەرمی کوردستان ببینێنەوە و تەنها لەسەر تەلەڤیزیۆنی ڕوودا و دەرکەون و قسەی خۆیان بکەن و لە دژی پەیەدا یەک حیساب من کردن تەنها من تەماشام کرد مستەفا جومعە و چەند کەسی دیکانە بڕاستی لە شوونێکی 50 جار گوتیان پەیەدێم 50 جار وتیان پەیەدێ باش بوو پەیەدێ 50 جار خراپە بخراپی نەکو باشی ینی پەیەدێ وایە پەیەدێ وایە پەیەدێ وایە کاکە باشە تۆ لە پەیەدە کۆنتری پەیەدە تەمەنی 10 ساڵە ئێوە 56 ساڵن ئێدێ باشە ئێوە پیر بوون ئێدێ باشە بوو پەیەدە تەمەنی 10 ساڵ پەیەدە ئامادەیە لەگەڵ ئەواندا بنیشێ و بەشداری ئامادەیە پەیەدە پەیوەندی کردووە پەیەدە ئەڵێ کاکە ئەو حکومەتی ئێسش هەیە ئێمە کاتی پێکۆ بن ئێمە ئامادە فەرمون بوو ئەم حکومەتە ئێمە پێکۆ بڕێوە بن بەڵێ بەڕێز هۆزان عفرینی چاودێری ڕەوشی خۆراوی کوردستان زۆر سپاس بۆ شڕۆڤۆ بەشداریت سپاس دەکەین خال لەگەڵ بێ سپاس بەڵێ بەڕێزان لە ماوەی ڕابردوودا گەشتی هەواڵ و شیکاری کاتژمێردەیەم شەومان پێشکەش کردن تا گەشتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین شەوتان شاد